بەڵێ گەیلان حاجی سەعید سەرۆکی ژووری بازرگانی هەولێر سەبارەت بە ئەوەی کە هاوسەرۆکی گەورە شارەوانی وان ڕایگەاند بوو پێویستە و داواکەین لە حکوومەت یاریمی کوردستان کە هەماهەنگی بێت لە گۆڕینەوەی دەستی کار کە حکوومەت یاریمی کوردستان هاوکاری بکات لە ڕووی بازرگانیەوە و لە ڕووی دەستی کار و پیشەسازیەوە بە تایبەتی. کاک گەیلان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، خۆشحاڵم ئەم شەو لەگەڵمانی. گرنگی پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ وان سەبارەت بە پیشەسازی و ئابووری و دەستی کاری هەرێمی کوردستان لە وانی باکوور و تورکیا چییە؟ سەرەتا زۆر سوپاس شەوی ئێوە و بینەران و بیستەرانی کوردستانیش باش، کوردستان 24ش باش. خۆتان دەزانن ئێمە ماوەیەک لەومەوبەر لە ڕۆژی 34 شاندێکی ژووری بازرگانی و پیشەسازی هەروە بە سەرۆکایەتی بەڕێز پارێزگاری هەولێر سەردانی شاری دیاربەکرمان کرد و لەوێن دەرێ لەو پێشانگایەدا بەشدار بووین کە لەلایەن شارەوانیەکانی وان و دیاربەکر و جەزیرە و ماردینەوە ڕێکخرابوو و ئەو پێشانگایە بۆ ئاژەڵداری و بەروبوومی کشتتوکاڵی بوو زیاتر. هەروەکو ئاگادارن ئێمە لەو پێشانگایەدا کە چاومان کرد بە هاوسەرۆکی شارەداری وانیش کار بەشدار بوو لە پێشانگایەکە، لەوێ چاوپێکەوتنی لەگەر بەڕێز پارێزگار هەبوو، هەروەها لەگەڵ ئێمەش کە بەشدار بووی نیشان دەکە. باسی پەیوەندی بازرگانی و پیشەسازی و ئاڵوگۆڕی شاندەکان کرا. خۆتان دەزانن کە وڵاتی تورکیا ئەو شارانەی کە زیاتر پەیوەندی ئاڵوگۆڕی بازرگانی و بازرگانیان هەیە لەگەر هەرێمی کوردستان بێگومان گەشانەوەی زیاتریان بە خۆیانەوە بینیوە لە ڕووی ئابووری، بە تایبەتی ئەو شارانەی کە لە سنوورەوە نزیکن و هەروە شارەکانی تریش. شاری وان ڕاستە لە ڕووی جوغرافیاوە تۆزێک بۆ نمونە لە سنووری ئیبراهیم خەلیلەوە دوورە، بەڵام دەتواندرێ سوود وەربگیرێ لەو سنوورانەی کە بەو دوایەدا کرانەوە و دەتواندرێ ئاڵوگۆڕی بازرگانی لە سنووری زێت زیاد بکرێ و ئەوەش کاریگەری دەبێتە سەر شارەداریوان بێگومان. و ئێمە هەوڵی خۆمان دەدەین کە لە ئایندەیەکی نزیکدا و لە داهاتوودا ئاڵوگۆڕی شاندە بازرگانیەکان لەگەر شاریواندا ئەنجام بدەین بۆی سوودمەند بین هەردوو لامان لە ئاڵوگۆڕی بازرگانی هەروەها لە بەرهێنان لە هەرێمی کوردستان یاخود لە شاریوان. خۆت دەزانی ینی باکووری کوردستانی ڕاستە دیاربەکرێوەیەکە ناوەندێکە سیاسی مێژووی تێ حەسەباندن لێ پارێزگەهاوان وەکو جوگرافی وەکە بەرهەمێ نافخۆی بێگومان پارێزگایەکە جهێ سەرنجیە حتا ژاریە نفوسێکی بە پارێزگایەکە پێترە زێدەترە. بۆ نمونەتە بەحسێ زێت کرد سەرزێڕی لە سنووری دەڤەڕامێتیە بەرواری باڵا ئەو سنوورجی گەلێک لەوانێ نێزیکە بەرهەمێوانێک گەلێک لە دەڤەرێ بێگومان خاست لەسەر هەیە کەواتە دەبی چارچوبیدا گەل و پێویستە چ بێتەکردن. بەڵێ من پێم وایە دەبێت گرنگێکی زیاتر بدرێتە ئەو سنوورە هەم لەلایەن تورکیاوە هەم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە وا دەکا کە ینی ئاڵوگۆڕی بازرگانی لەو سنوورە بەهێزتر بکرێەوە بتواندرێ لەلایەن تورکیاوە و لەلایەن بازرگانانی تورکیا گرنگی زیاتر بەو سنوورە بدرێ و ئەو سنوورە بکرێتە سنوورێکی فەرمی لە هەموو لایەنێکەوە و بۆ نمونە ئۆتۆمبیلی باڵ هەرگری گەورەش بتوانێت بەوێدا هاتوچۆ بک بۆی بتوانێت کەلوپەلی شاریوان و بگوازێتەوە بۆ هەرێمی کوردستان و پێچەوانەکەشی لە هەمان کاتدا ئێمەش لە سنووری خۆمان دەتوانین گرنگی زیاتری پێ بدەین و بتوانین ئەو سنوورە ببێتە سنوورێکی کاریگەر هەردوو لاتەیدا سوودمەند ببین و دڵنیام لەوەی کە شاریوان ئەگەر گرنگی زیاتر بەو سنوورە بدەن لەلایەن بازرگانیەوە و بژانەوەیەکی ئابووری بۆ هەردوو لە دروست دەبێەوە چ لەلایەن شارەداریوان و چ لەلایەن هەرێمی کوردستانەوە. خۆتان دەزانن فۆکسێکی زۆر لەسەر سنووری ئیبراهیم خەلیل هەیە بۆیە کردنەوەی ئەو سنوورانە و
گرنگی پێدانیان زۆر گرنگە دەبێتە ینی بەڕاستی دەبێتە هۆی بژانەوەی ئابووری بۆ هەردوو سنوورەکە و بە تایبەتی بۆ ئەو دەڤەرەی کە لەو سنوورانن نزیکە بۆیە ئێمە دەبێ گرنگی تایبەت بەو سنوورانە بدەین. زۆر باشە گەورە شارەوانی وان باس لەوە کات کە پێویستمان بە دەستی کاری ناوخۆی هەرێمی کوردستانە تا چەند گرنگە دەستی کاری ناوخۆی هەرێم بە باکووری کوردستان و تورکیاوە دیار بێ. بڵێ خۆتان دەزانن ئێمە پەیوەندیەکی ئابووری بەهێزمان لەگەر وڵاتی تورکیادا هەیە و دەستی کاری بازرگان و پیشەسازانی ئێمەش بەڕاستی لە چەندین شاری تورکیا ڕنگدانەوەی هەبووە ئەوە هەم بۆ ئێمە گرنگە هەم بۆ وڵاتی تورکیا گرنگە. ئێمە لە ڕاستیدا دەبێت پەیوەندیەکان فراوانتر بکەین لەگەر شەهرەدار و شاری وان و لەگەر بازرگانان و پیشەسازانی وان من پێم وایە کاتێک تۆ پەیوەندی فراوان دەکەی و پەیوەندیەکان بەهێز دەکەی خۆی لە خۆیدا دەتوانی ئابووری بەرەو پێش ببە یاخود ئاڵ و گۆڕەکە زیاتر دەبێت لە کاتێەوەی کە پەیوەندیەکان فراوانتر دەبن بۆیە ئێمە پێویستیمان بە پەیوەندی زیاتر هەیە لەگەر بازرگانان و پیشەسازانی شاری وان و پێویستیمان بە ئەوە هەیە کە بازرگانان و وەبەرهێنەرانی ئەوان بێن لە هەرێمی کوردستان ببینن و زیاتر شارەزا بن و هەروەها پێچەوانەکەشی بازرگان و وەبەرهێنەرانی ئێمەش سەردانی شاری وان بکەن و بزانن بۆ نمونە وەبەرهێنان لە شاری وان چۆنەوە بۆ چ دەگونجێ بۆیە من پێم وایە ئاڵوگۆڕی شاندەکە بازرگانیەکان گرنگی تایبەتی خۆی دەبێ چ لە ئێستا و چ لە ئایندا بۆ هەرێمی کوردستان هەروەها بۆ وڵاتی تورکیا و شاریوان بە تایبەتی. ولی کا گیلان ئەکەتا گوتی تر پێشانگەیەکی گرنگ لە دیاربەکری ئامادەبووی و شارەداریە ماردینێ و یاوانێژی تێدا پێشانگیاڤێکردنە توزانی تایبەتی لەوانێ و لە باکووری کوردستانی بەرهەمی خۆماڵی گەلێک هەیە تایبەتی بەرهەمی سپیاتی هەیە هەنگیڤین هەیە بەرهەمێندن هەنە تا چەند گرنگی گەل و مفا ژبان بەرهەمان کوتام و حەزێکی کوردایەتی پێوەدیارە بهێتە وەرگتن تایبەتی بوو بازارên هەرێما کوردستان لە شونا بەرهەمێندن. بڵێ خۆتان دەزانن ئێمە لە ئێستادا کە بەرنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر سەرنج دەخاتە سەر ئەوەی کە ئابووری خۆمان هەمە چەشم بکەین. ئێمە لە ڕاستیدا ناکرێت تەنها و تەنها لە ئاڵوگۆڕی بازرگانیدا سوودمەند بین لەگەر ئەو وڵاتانەی کە بازرگانیان لەگەر دەکەین بۆیە ئێمە زیاتر هاانی ئەو کۆمپانیا و کارخانانەی کە لە وڵاتی تورکیا و بە تایبەتی شاری وان هەنا کە بێن ئەو تەجروبەی خۆیان کە هەیەە چەندین ساڵا و تەجروبیان هەیە بتوانن لە هەرێمی کوردستانیش پەرە بەو تەجروبە بدەن و ئێمە سوودمەند بین لەو تەجروبەی کە ئەوان هەیەە لە ڕووی کارگە و کارخانەکان چ لە ڕووی کارگەی سپایی بی یاخود جۆرەکانی دیکەی بەرهەمهێنانی کەلوپەل بێ یعنی ڕاستە ئێمە دەبێ هاوسەنجێک ڕابگرین لە مابینی بازرگانی و هەروە پیشەسازی بەڵام لە ڕاستیدا ئێمەش پێویستیمان بە بژانەوەی ژێرخانی ئابووری خۆمان هەیە یعنی ئێمەش دەتوانین لەو بوارەوە لە تەجروبەکانی ئەوان سوودمەند بین و بە هەمان شێوە ئەوانیش سوودمەند بن لە هەرێمی کوردستان بەوەی بتوانن بەشێک لە کارگە و کارخانەکانی کە هەیەە بتوانن بە هاوبەشی لەگەر هەرێمی کوردستان و لەگەر بازرگانان و پیشەوەرانی هەرێمی کوردستان لێرە بنیادی بنێن پێم وایە هەردوو لاتێدا سوودمەند دەبن. ڕێز گەیلان حاجی سعید سەرروکی ژۆرا بازرگانی پیشەسازیە هەولێری و لە هەولێری گەلمە بوو گەلێک سپاس کە گەیلان شەوێکی خۆش.